یان بهێنەرەوە کاتێک بە فریشتەکانمان وت ئادەی سوژدە بەرن بۆ ئادەم هەموو سوژدەیان برد جگەل لە ئیبلیس کەوتی ئایا چۆن سوژدە دەبەم بۆ ئەو کەسەی کە لە قوڕ دروست کردووە پاشان بێ شەرمانە وتی پێم بڵێ ئەمەیە کە ڕێزت داوە بەسەر مندا سوێن بە خوددا ئەگەر دوام بخەیت تا ڕۆژی قیامەت ئەوە بێگومان هەموونەوەکانی گومڕە و سەرگەردان دەکەم جگەلەکەمێکیان کە دەسەڵاتم بەسەریاندا نییە خدای پەروەردگار فەرمووی بڕۆ ئەوەی شوێنی تۆ بکەوێت لەوان ئەوە بێگومان دۆزەخ پاداشتی هەمووتانە کە پاداشتێکی مسۆگەرە و جێگەی هەمووتانی تێدا دەبێتەوە بڕۆ چیت لەدەست دێت درێغی مەکە هەر کەس کە توانیت لەو بەدبەختانە بەبانکردن و هاندانیان بۆ تاوانکاری دایان بڕە بەهۆی لەشکری سوارە و پیادەی خۆتەوە هێرشیان بۆ بەرەو هاو بەشیان بکە لە ماڵ و سامان و منداڵ و نەوەیاندا بە سامانی حرام و منداڵی زۆڵ و هەتا دوای ئەوەندەش بەڵێن و ئومێدیان پێ بدە سەریان لێ بشێوێنە هەرچەندە بەڵێن و هاندانی شەیتان جگە لە فریودان و فێڵکردن و ساختە شتێکی تر نییە بەڕاستی بەندەکانی من ئەی شەیتانی نەفرین لێکراو هیچ دەسەڵاتی تۆیان لەسەر نابێت و هەوڵ و کۆششی تۆ کاریان تێناکات و پەروەردگاری تۆ ئەی ئیماندار بەسە بۆ پارێزگاری و پاراستنت